بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خۆشحاڵم کە جارێکی دیکە پێتان دەگەمەوە لە بەرنامەی بەرەو بەهەشت بۆ باسکردنی بابەتێکی دیکە دەربارەی بەهەشت و ئەو ڕێگایانەی کە بەرەو بەهەشتمان دەبن، بەو ئومێدی کە جێگای ڕەزامەندی پەروەردگار بێت و پاشانیش ببێتە مایەی هاندانی زیاتری هەموو لایەکمان بۆ ئەوەی ئەو کارانە و ئەو ڕێگایانە بگرینە بەر کە بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خدای پەروەردگارمان دەبن. ئەو بەهەشتەی کە پانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە و ئینسان هەرچی کە نەفسی داوا بکات و حەزی لێ بکات لەوێدا خدای پەروەردگار پێی دەدات و ئینسان لە هەموو ڕوویەکەوە بێپێویست دەکرێت. کەواتە ئینسان لەو دنیادا ڕێبوارە هەر چەندە خۆی ماندوو کات بۆ ئەو بەهەشت و پڕناز و نیعمەتەی خدای گەورە بەڕاستی هێشتا هەرکەمە. یەکێکی دیکە لەو کارانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبات و دەیباتە بەهەشت بریتیە لە بەردەوامبوون لەسەر تەوحید و یەکتاپەرستی خدای پەروەردگار و مردن لەسەر کەریمەی لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله. ئەبی ذەر بۆمان دەگەڕێتەوە باز دەکات دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەتانی ئات من ربه فأخبرني أو قال بشرني. مژدەیان پێدام و مژدە دەرێک هاتە لام و پێی وتم کە ئەنەه من مات من ئومەتی، هەر کەسێک لە ئومەتی من بمرێت لا یشرک بالله شیئا، هیچ شتێک بۆ خدای پەروەردگار نەکاتە هاوبەش، شتێک نێنێتە ڕێزی خدای پەروەردگار، چونکە شەریک هاوبەش یعنی ئەتۆ شتێک لەگەڵ خدای پەروەردگاردا وەکو یەک تەماشاکەی بیهێنی ڕێزی خدای پەروەردگار ئەنجا لە خۆشەویستیدا، لە پشت بێبەستندا، لە داوا لێکردن و لێپاڕانەوەدا و لە جۆرێک لە جۆرەکان گوێڕایاڵی و هەروەها لە بە قسەکردن و لە هەروەها عیبادەت بۆکردندا ئەوە بریتیە لە هاوبەش بڕیاردان بۆ خی پەروەردگار. هەر کەسێک هیچ شتێک نەکاتە هاوبەشی خی گەورە، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی دەخەل الجەنە، ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە، ئەوە یەکێکە لە ڕێگاکانی چوونە بەهەشت. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە ئیمامی مسلم ڕیواەتی کردووە من مات أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأن محمدا عبده ورسوله. هەر کەسێک بمرێ لەسەر ئەوەی کە شاهیدی بدا هیچ پەرستراوێکی بە حەق نییە بێجگە لە ئەڵڵا کە شیاوی پەرستن بێت و محەممەدیش بەندە و ڕەوانەکراوی خدای پەروەردگارە، و شاهیدی بدا بەوەی کە عیسا پێغەمبەر نێردراوی خی پەروەردگار و بەندەی خدای پەروەردگارە و کەلیمەی خی پەروەردگارە لە ڕێی جوبرەئیلەوە بە ئەمری خدای پەروەردگار چۆتە ناوسکی دایکە مەریەم سەلات و سەلامی خی پەروەردگاری لەسەر بێت، ڕۆحێکە لەلایەن پەروەردگارەوە شاهدی ئەوە دەبدات وأن الجنة حق وأن النار حق، هەروەها بەهەشتی خی پەروەردگار حەقە و جەهەنەمیش حەقە، أدخله الله من أي أبواب الجنة الثمانية شاء. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خدای پەروەردگار ئەو کەسە دەباتە بەهەشتەوە لە کام لەو هەشت دەرگایانە کە هەر یەکێک لەو دەرگایانەی بەهەشت کە هەشت دەرگای هەیە لە هەر کامێکیانەوە کە بیەوێ خی پەروەردگار ئەو کەسە دەباتە بەهەشتەوە و هەروەها داخلی بەهەشتی دەکات مادام خاوەنی ئەو شایەتومانە و ئەو سیفەتانەیە. حەسەنی بەسری فەرموویەتی لە تەفسیری ئەو ئاەتەیدا کە خی پەروەردگار دەفەرمێت هەل جەزاء الإحسان إلا الإحسان، ئایا پاداشتی چاکەکاری و چاکە هیچ شتێکی دیکە هەیە لە غەیری چاکە؟ دەفەرمێ هەل جەزاء من قال لا إله إلا الله إلا الجنة، ئایا پاداشتی لا إله إلا الله
بەردەوامبوون و جێگیربوون لەسەر لا ئیلاهە ئیلا الله. هیچ شتێکی دیکە هەیە غەیری بەهەشتی خوای پەروەردگار، واتە بەهەشتەکەی بریتیە لە بەهەشتی خدای پەروەردگار. سوفیانی کوڕی عویەینە گوتیەتی خوای پەروەردگار هیچ نیعمەتێکی لەگەڵ ئینسان نەکردووە گەورەتر بێ لەوەی کە ئینسان شارەزا بێت و لا ئیلاهە ئیلا الله بزانێت و پێی شارەزا بێت و بزانێت ئەو کەلیمەیە مانای چییە و داوای چێت لێ دەکات. هیچ کەلیمەیەک لەوە گەورەتر و باشتر نییە، هیچ فەزڵێکیش لەوە گەورەتر نییە. چونکە دەفەرمێت لا ئیلاهە ئیلا الله وەکو ئاو وایە لە دنیادا بۆ قیامەت. چۆن ئینسان لە دنیادا بەبێ ئاو ناژیێت، لە قیامەتیشدا بەبێ لا ئیلاهە ئیلا الله ئینسان سەرفراز نابێ و ئینسان ناچێتە بەهەشتەوە. عەبدوڵڵای کوڕی عەمر بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی نوح پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت لە کاتی سەرەمەرگدا ئەمری بە کوڕەکانی کردووە و وەسێتی بۆ کردوون. فەرموویەتی ئاموڕکە بلا ئیلاهە ئیلا الله، فەرمانتان بێ دەکەم بە لا ئیلاهە ئیلا الله، بەردەوام بوون و جێگیربوونتان لەسەر لا ئیلاهە ئیلا الله و حەق و مافی لا ئیلاهە ئیلا الله. بۆچی؟ چونکە فەئینە السەماواتی السەبع والأرضین السەبع، چونکە حەوت طەبەقی ئاسمان و حەوت طەبەقی ئەرز هەمویان لەو وضعت فی کفەتین، هەمویان لە لایەکی تەرازوو بن. ووضعت لا إله إلا الله في كفة، لا إله إلا الله بتنها أو شيء لتاي ترازو دابي لبرانبر حوت طبقي آسمان وحوت طبقي أرز وتل برانبر همو دنيا رجحت بهن لا إله إلا الله أو لايك لا إله إلا الله تاي ترازو كي تدايا أويان قرستر دبيتو قرسترا وتكلمي لا إله إلا الله قرستر لهمو أرزو آسمان أقر بخيتاي ترازوه كأوا قوري لا إله إلا الله وفضل لا إله إلا الله من بودر دخات. هر كسيك بمريت لسر أو كلمة براستي وهروها بإخلاصيتها دشيت بهشتي خواي پروردگار. بيغمر دفرميت كم معاذ بما دقارته ودفرمي من مات وهو يشهد أن لا إله إلا الله. هر كسيك بمريت شایدیەکی بە حەق و ڕاستی لە دڵەوە دابێت کە هیچ پەرستراوێک نییە شیاوی پەرستن بێ بە حەق بێژگە لە ئەڵڵاه وأن محمدا رسول الله، محەممەدیش نێردراوی خوای پەروەردگارە بەڵام صادقا من قلبه، بە ڕاستگۆیی لە دڵەوە بە دڵسۆزی لە دڵەوە ئەو کەلیمەیە بڵێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دخل الجنة، ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە و خوای پەروەردگار دەیباتە بەهەشت. ئەبی هورەیرە بمان دەگەڕێتەوە کە فەرمایشتێکی صحیحە و ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە، دەفەرمێت وأعطاني نعليه، پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو نعلەکەی خۆی پێدام، قال اذهب بنعلي هاتين، فەرمووی بڕۆ ئەو دوو نعلەی من با پێت بێت بڕۆ، فمن لقيت من وراء هذا الحائط، لە دوای ئەو دیوارەوە کە گەیشتی بە هەر کەسێک يشهد أن لا إله إلا الله، شاهدی دەدا بەوەی کە تەنها ئەڵڵا شیاوی پەرستنە بە حەق، بەڵام مستەیقینا بها قلبه، دڵی یەقینی لەسەریدا بمەزرێت. یەقین یعنی ئەو زانیاریەی کە دەیزانی بەگاتە دڵت هەر لە مێشکتدا نەمێنێتەوە وە لەلات ببێتە حاڵ، یەقینت لەسەری دروست بێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فبشره بالجنة، أو مجدي بيبدأ ببهشت. هر كسي يقيني لسر لا إله إلا الله داب مزرد فرموي مجدي بيبدأ بويك أو كسا دسيت بهشتوا. بلام آية يقين معناه شيء وكزانيان فرموي أنا آية هر أويك بيزاني نخير سكون الفهم مع ثبات الحكم، أويك تو ضلد لسري راب وستيت، أويك تو لريت روانين وبلغوا اللي إشارة زابي بزاني، وأوي كديزاني بقات دڵت وللات ببيت حال، وهروكو چۆن دەزانی ئاگەر سوتێنەرە یەقینت هەیە دەستی تێناخی بۆی کە نەتسوتێنێ. یەقین یعنی چۆن دەزانی کە قیامەت هەیە شتێک نەکەی کە زەرەر بە قیامەتت بگەێنی، ئەوە بریتیە لە یەقین. هەر کەسێک ئاوا لەسەر لا إله إلا الله یەک لا بێتەوە دەی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم مژدەی بەهەشتی پێ بدەن. لفرمایشتێکی دیکەدا دەفەرمێ بەخین لخەمسین، کەلیمەیەکی سەرسوڕمانە بۆ ئەوەی کە
ئەو کەسەی کە ئەو پێنجشتەی تێدا مەوجودە. من لقي الله مستيقنا بهن دخل الجنة. هەر کەسێ بگاتەوە بەخوای پەروەردگار یەقینی دابمەزرێ لەسەر ئەوەی کە گەیشتن بەخوای پەروەردگار و لیقای خوای پەروەردگار حەقە، لەلای ببێتە حاڵ لێی حاڵی ببێت، ئەنجا يؤمن بالله واليوم الآخر، ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەبێت، ئیمانی بە بەهەشت و دۆزەخ هەبێت، ئیمانی بە زیندووبوونەوە هەبێت، ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دخل الجنة، بەڕاستی ئەو کەسەش دەچێتە بەهەشتەوە. لفرمايشتكي ديكلا دفرمي أسعد الناس بشفاعة يوم القيامة، بختورترين كس لروجي قيامتي دا بويك بر شفاعتي من دكويت وتلهمو كزيات اللي بهر من دبيت كيا من قال لا إله إلا الله، أو كسيك قتويتي لا إله إلا الله ولا سيبر دوام بو وجيا ومردوه بلام خالصا من قلبه أو نفسه، بلام إخلاصيتي لقل ئەوەدا هەبێت بە شتێکی نەکرد بێت کە زەرەر لە ئیخلاسی دەدات، خالیسەن و مخلیسەن لەبەر خوای پەروەردگار گوتبێتی بەڕاستگۆیی، ئەو کەسە بەختەوەرترین کەسەکە بەر شەفاعەتی پێغەمبەر دەکەوێت صلی الله عليه وسلم، کە ئەو فەرمایشتەش ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من مات وهو يوقن بثلاثة، هەر کەسێک بمرێ و یەقینی لەسەر سێ شت یەکلا ببێتەوە، أن الله حق، خوای پەروەردگار حەقە بەوەی کە بیپەرستی، وأن الساعة قائمة، ودوا ڕۆژیش دێت و بەرپا دەبێت، وأن الله يبعث من في القبور، یەقینی هەبێ بەوەی کە خوای پەروەردگار ئەوەی کە لەناو قەبرەکاندایە هەموو بوونەوە ئینسانەکان هەرچی ڕوحی لەبەردایە خوای گەورە زیندوی دەکاتەوە، دەفەرمێ دەخل الجنة أو قال نجا من النار، دەفەرمێ دەیباتە بەهەشتەوە و داخلی بەهەشتی دەکات، یاخود فەرمووی لە ئاگر دەیپارێزێت و لە ئاگر ئەو کەسە پارێزراو دەبێت. هەر کەسێک لەسەر ئەو وشەیە بمرێت کە کەلیمەی تەوحیدە، هۆکارێکی چوونە بەهەشتی ئەو کەسەیە، وكو معاذ بمان دقارته كبيغمبر فرميتي صلى الله عليه وسلم من مات وهو يشهد أن لا إله إلا الله وجبت له الجنة، هر كسيك بمريت وشاهديك بحق راسي دابي لدلوا يقيني هبيت خالصا ومخلصا بيزقل الله شياوي برستنية أو كسا بيغمبر ده فرمي بهشتي بواجب بيتو خداي پروردگار ديباته بهشتوا. عثماني كري عفان رضا ورحمتي خوای گەورەی لێبێت بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر فەرموویەتی صلى الله عليه وسلم دەفەرمێ بیستومە لە پێغەمبەری کە فەرموویەتی إني لأعلم كلمة، ئەمن کەلیمەیەک دەزانم لا يقولها عبد حقا من قلبه، هیچ عبدێک هیچ بەندەیەک ئەو کەلیمە بڵێت بەڵام حقا من قلبه، بەحەق و ڕاستی لە دڵەوە بڵێت، لەگەڵیدا ڕاست کات، ناوەڕۆکەکەی جێبەجێ بکات، أو كسا دفرمي پیغمبر فرمويتي إلا حرم على النار، إلا أو كسا لسر آگر دبيو آگري لسر حرام دبيتو و پارز راو دبيت لآگري دوزخ، هر كسيك لسر أو كلمة يقلابو بيتو خالصا ومخلصا لدلو بيليت، أو كسا پیغمبر دفرمي آگري دوزخي لسر حرام دبيتو ناچيتا ناو آگرو داخلي أو آگري نابت. بەڵام گوتراوە بە وەهابی کوڕی منەبه، پێیان گوتووە ئەلەیسە مفتاح الجنة لا إله إلا الله، ئایا ناڵێن کلیلی بەهەشت بریتیە لە لا إله إلا الله؟ فەرموویەتی بەڵێ، ولكن ليس من مفتاح إلا وله أسنان، بەڵام هیچ کلیلێک نییە ئللا دەدانەی خۆی هەیە. ئایا هەموو قوفڵێک بە هەموو کلیلێک دەبێتەوە؟ بێگومان نەخەیر، هیچ کلیلێک نییە دەدانەی خۆی هەیە، کلیلی بەهەشتیش لا إله إلا الله، بەڵام دەدانەکانیشی بریتینە لە مەرجەکانی لا إله إلا الله، کە دەبێ هەر کەسێک ئەو کەلیمەیە بڵێت ڕاستە دەچێتە بەهەشتەوە و بەهەشتیە و لەسەری بژێت و بمرێت، بەڵام زانایان فەرموویانە بە مراعاتکردن و ڕەچاوکردنی ئەو مەرجانە و جێبەجێکردنی ئەو مەرجانە کە پێیان دەڵێن مەرجەکانی لا إله إلا الله، کە یەکێک لەوانە بریتیە لە زانیاری، بریتیە لەوەی کە بزانی ئەو لا إله إلا الله مانای چییە، داوای چیت لێ دەکات،
من مات وهو يعلم أن لا إله إلا الله دخل الجنة. پیغمبر دفرمي هر کەسێک بمرێ و بزانێ شایەتمان بدا کە لا إله إلا الله چییە و بزانێ داوای چیت لێ دەکات لا إله إلا الله بڵێ بەڵام بە زانیاریەوە پێغەمبەر فەرمووی ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە. دووهەم دەبێ ئینسان یەقینی دا بمەزرێت لەسەر ئەو کەلیمەیە کە یەقین واتە ئەوەی کە ئینسان لە مێشکدا دەیزانێت هەر ئەوە نەبێ زانینێکە ڕوود بێت بەڵکو بگاتە ناو دڵ و دەرونی و هەروەها لە لای ببێتە حاڵ و لە ڕێگای عن نەظەر و ئیستیدلال لە ڕێگای بەڵگەهێنانەوە و تێڕوانینەوە لەسەری یەکلا ببێتەوە. یەقینی بۆ دروست ببێت لەسەر ئەو کەلیمەیە ئەنجا مەرجی لا إله إلا الله تێدا مەوجودە. سێامیان دەبێ ئینسان بە ڕازگۆیی ئەو کەلیمە بڵێ وەکو لە فەرمایشتەکاندا ئاماژەمان پێکرد حەقا من قەلبه بە ڕازگۆیی ئەو کەلیمەیە بڵێ ئەنجا ئەو کەسە شیاوی ئەوەیە کە بەهۆی ئەو کەلیمەیە بچێتە بەهەشتەوە. چوارەمیان ئینسان دەبێ ئەو کەلیمەیە خالیسەن و مخلیسەن لەبەر پەروەردگار بڵێت لەگەڵیدا ڕاست کات ئیخلاسی تێدا هەبێت. پێنجەمینیان دەبێ هەموو ئەو داخوازیانەی کە لا إله إلا الله لێمان دەکات جێبەجێیان بکەین. القبول قبولی شریعەت و قبولی داخوازی و ناوەڕۆکی لا إله إلا الله بکەی کە گوتت لا إله إلا الله بێجگە لە ئەڵڵا شیای پەرستن نییە ئەوەی کە لا إله إلا الله دەلالەتی لەسەر دەکات دەبێ ئینسان قبولی بێت. وەکو خوای پەروەردگار دەفەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم. بەڕاستی ئیمان نایەن و ئیمانیان تەواو نەبێت هەتا وەکو تۆ نەکەنە دادوەر لە نێوانی ئەوەیدا کە لە نێوانیاندا ڕوو دەدات لەسەرەوەی کە لە نێوانیاندا ڕوو دەدات ئەنجا نابێ ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. نابێ لە دڵەوە هەست بە سەخڵەتی و حەرەجیەک بکەن و دەبێ مەلکەچیشی ببن کە قبول یەکێکە لە مەرجەکانی دیکەی لا إله إلا الله. شەشەمیان لە مەرجی لا إله إلا الله ئەوەیە کە ئینسان تەطبیقی عملی هەبێت بۆ ئەو کەلیمەیە واتە داخوازیەکانی جێبەجێ بکەیت داخوازیەکانی شریعەت و خوای پەروەردگار جێبەجێ بکەیت ئەنجا ئینسان بەهۆی ئەو کەلیمەیە دەچێتە بەهەشتەوە. وەکو دایکمان عایشە دەگەڕێتەوە دەفەرمێ ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئافرەتانی مهاجیر بێت کاتێک کە ئاەت دادەبەزی دەربارەی حیجاب خێرا جوان خۆیان دادەپۆشی و ئاەتەکەیان جێبەجێ دەکرد. ئەوە بریتیە لە جێبەجێکردنی داخوازیەکانی لا إله إلا الله. حوتەمیان لە مەرجی لا إله إلا الله ئەوەیە البەراءة من الطاغوت ئینسان بڕوای بە پەرستنی بێجگە لە خوای پەروەردگار نەبێت لە تاغوت دوور بێت. تاغوت یعنی پەرستنی بێجگە لە خوا و شوێن نەکەوتنی هەر کەسێک کە دەیەوێت بەڕێی بێشەرعیدا ئینسان ببات و پێش خەڵک دەکەوێت بەڕێی بێشەرعیدا. بۆی خوای گەورە دەفەرمێ فەمەن یەکفڕ بالطاغوت ويؤمن بالله هەر کەسێک بڕوای بە تاغوت نەبێت شوێنی نەکەوێت لێی دوور بێت ئەنجا ئیمانی بەخوا هەبێ فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها ئەنجا دەستی بە پەتێکی زۆر توندەوە گرتووە کە هەرگیز پچڕانی بۆ نییە و هەرگیز لەو ڕێگایەدا ناپچڕێت. بۆیە لەو ئاەتەشدا کوفر بە تاغوتی پێشخستووە لەسەر ئیمان بەخوای پەروەردگار چونکە ئینسان تا دڵ و دەرونی خۆی پاک نەکاتەوە ناتوانێ ئیمان بەخوای پەروەردگار و خۆشەویستی خوای گەورەی تێدا بچەسپێنێت. وەکو چۆن زەویەک هەتا وەکو پاکی نەکەیەوە ناکرێ ئینسان تۆی پێوە بکات بەڕاستی دڵ و دەرونی ئینسانیش هەتا وەکو لە غەیری خوای گەورە پاکی نەکەیەوە ناتوانی لەسەر عیبادەتی خوای پەروەردگار یەکلای بکەیەوە. بۆیە هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتوون ولقد بعثنا في كل أمة رسولا لەناو هەموو ئومەتێکدا خوای گەورە دەفەرمێ ئێمە نێردراومان ناردووە بۆچی ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت کە پێیان بڵێن خوای گەورە بەتاک و تەنها بپەرستن و لە پەرستنی غەیری خودای پەروەردگار دوورکەونەوە و هەروەها لە شوێن کەوتنی تاغوت دوورکەونەوە نەک هەر ئەوەی کە لەگەڵی نەبی بڕوات پێی نەبێت لە دووی نەبی یارمەتی دەری نەبی بەڵکو لێی دووربی ئەو لە دۆڵێک بێ ئەتۆ لە دۆڵێکی دیکە بی. هەشتا هەمین و کۆتا هەمین لە مەرجی لا إله إلا الله بریتیە لەوەی کە مردن لەسەر ئەو کەلیمەیە وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من مات آخر كلامه لا إله إلا الله یاخود من مات وهو يشهد أن لا إله إلا الله هەر کەسێک بمرێ لەسەر ئەو کەلیمەیە جا ئیوا هەیە وا دەزانێت مردن لەسەر ئەو کەلیمەیە بەدەستی خۆتە لە سەرەتای ژیانت لەسەر ئەو کەلیمەیە نەبی ناتوانی لەسەری بمری. بۆیە هەر کەسێک لەسەر ئەو کەلیمەیە بژێت لەسەری بمرێت
پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە و کەسێکی بەهەشتیە. کەواتە لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەشدا گەیشتینە ئەو نەتیجەیەی کە مردن و ژیان لەسەر تەوحید و کەلیمەی تەوحید یەکێکە لەو ڕێگا سەرەکیانەی کە ئینسان دەباتە بەهەشتی خۆی پەروەردگار و ئینسان بەرەو بەهەشت دەبات. خۆی پەروەردگاریش وامان لێ بکا بە ڕوحم و بەزەی خۆی یەکێک بین لەو کەسانەی کە لەسەر ئەو کەلیمەیە بژیین و بمرین، لە پێناویدا بژیین و بمرین. خۆی پەروەردگاریش عاقبەت خێرمان کا و لە کاتێکدا کە دەمرین یەکێک بین لەو کەسانەی کە دەرگاکانی بەهەشتمان بۆ دەکرێنەوە دەچینەوە ناو بە ئەو بەهەشتە پڕناز و نیعمەتە. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.